وابن کە بزانم لای مەشوشەی لێ نییە شتێک نییە بەسەرتان دەبەر بێتەوە بڕۆن لەو جێ خۆتان هەشاردن لەو پۆلانەش کە خوا نەخواستە بوو مەدەرسە ئێستا لێرە ها قوتابیەکان نەژوورێنە لە پۆلەکان مامۆستایەکان شارەزانە دەزانن قوتابیەکان هەمووتان چ دەست لە ژێڕەحلەکان چ خۆتان لەجێ خۆتان لە زاویەیەکدا دەنیشن مامۆستایەکان وا دەکەن پێتان دەڵێن چ بکەن چ بات